بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەهۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر دەست بەسەر 9 کیلۆ مادەی هۆشبەر داگیرە هەروە لە سنووری پارێزگای سلێمانیش 13 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراوە. شەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەر هۆکارەکانی زیادبوون و بازرگانیکردن بە مادە هۆشبەر لە هەرێمی کوردستان دەکەن و هۆکارەکانی چین و ئەو توێژانەی کە دەکرێن ئامانجی مادە هۆشبەرەکان چین و هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوە چین لە ئاسی پێویستدان. بە قسەکەن لەسەر ئەم پرسە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر هەژار معروف مامۆستای زانکۆ پسپۆڕی دەرونیمان کردووە، هەروە لە هەولێریشەوە سەرمەند بەرزنجەی کارگەری ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادە هۆشبەرەکان. سەرەتا راپۆرتێک دەمی. سنووری پارێزگای هەولێر دەست بەسەر 9 کیلۆ مادەی هۆشبەردا دەگیرێت و لە سلێمانیش 13 کەس لە سەر مادەی هۆشبەر دەستگیر دەکرێن. لە سنووری حاجۆمەران بنکەی مادە هۆشبەرەکانی سەر بە ئاسایشی گشتی هەولێر دەستیان بەسەر 9 کیلۆ و 100 گرام مادەی هۆشبەر لا زۆری کریستاڵ و بڕی 610 گرام تلیاک داگرت. باپی ڕاگەندراوی بەڕێوەبراتی نێشتنی مادە هۆشبەرەکان تۆمەتباران ویستویانە لە ڕێگەی کۆمپانیایەکی گواستنەوە ئەو مادە هۆشبەرانە ڕەوانەی وڵاتانی کەنداو بکەن و دانیشان بە تاوانەکەدا ناوە باپی یاسەی مادە هۆشبەرەکان پەڕاوی لێکۆڵینەوان بۆ کراوەتەوە و ڕەوانەی دادگا دەکرێن. لالاکی دیکە باپی ڕاگەندراوی بەڕێوەبراتی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی لە هەفتەیەکدا 13 کەسیان لەسەر مادەی هۆشبەر دەستگیر کردووە. لە ڕاگەندراوەکەی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی داهاتووە ئەو 13 کەسە 7یان لە سەنتەری قەزای چەمچەماڵ و 6 دیکەشیان لە بازگەی سەنگاو دەستگیر کراون و لە ئێستادا باپی مادەی چواردەی هۆشبەر بە بڕیاری دادوەر بەندکراون تا دێت بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوونە هۆکارەکەشی بۆ خراپی دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی دەگەڕێتەوە. لە ئامان کاتیشدا استراتیژێکی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئارادانیە و تاوەکو ئێستاش هەرێمی کوردستان خاوەن یاسایەکی تایبەت بە ڕووبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان نییە و کار بە یاساکەی عێراق دەکات. هاوکات چارەسەری توشبوانی مادە هۆشبەرەکان وەکو پێویست نییە و تاوەکو ئێستاش نەخۆشخانەیەکی تایبەت بە چارەسەری توشبوان نییە. لا بەشێکیش لە زیندانەکانی هەرێمی کوردستان لە بری چارەسەر زیندانیەکان ئاڵوگۆڕ بە مادەی هۆشبەر دەکەن. باپی ئاماری لانە پەیوەندیدارەکان لە 9 مانگی ڕابردووی ئەم ساڵدا زیاتر لە 1000 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان دەستگیر کراون کە لە ناویاندا ئافرەت و کەسانی خواردتەمەن 18 ساڵ بوونیان هەیە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر هەژار بەخێر بێنگ سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باسکی بزانین مادە هۆشبەرەکان چین یاخود ئەو مادانە چین کە دەستنەخانەی مادە هۆشبەرەکانە. بەڵێ مادە هۆشبەرەکان ئەتوانین پۆلینیان کەین بە دوو بەشەوە. بەشێکیان پێڵێن مادە هۆشبەرە قانونیەکان. مادە هۆشبەرە قانونیەکان لە ڕاستیە ئەگەر کەسێک بۆ نمونە قاوە زۆر بخواتەوە کە کار لە باری دەرونی بکە، یا تەنانە چای ڕەش زۆر بخواتەوە کار لە باری دەرونی بکە، ئەمانە مادەی کافاینی تایە و مادەی کافاین حسابە بە مادەی هۆشبەر قانونیە، بەڵام شتێکی غێرە قانونی نییە. وانە بۆ نمونە هەر مادەی هەر موادی هۆشبەری قانونی ئەوەی کە پێڵەن مەی بادە کوحول وانە مەشروبەکان ینی عەرەق و بیرە و شەراب و ئەمانە یعنی قانون قەدەغەی نەکردوون. ئەمەش بە مادەی هۆشبەر حسابە. مادەی هۆشبەر ئێمە باسێکین بە پێی پۆلینکردنی نەخۆشیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاوا تەندروستی دابەشیەکە. جگەرە نیکۆتینیش بە مادەی هۆشبەر حسابە.
باش نییە ئەمانە هەموو مادە هۆشبەرە قانونیەکانن بەڵام مادەی هۆشبەری تر هەیە کە ناقانونیە و ئەوەیە کە ئیتر قانون هەیە دژی و ئەو کەسی بەکاری بێنێ تووشی لێپرسینەوە بە یا بیکڕێ بەکاری بێنێ یا ئینیکا ئەمانە بۆ نمونە هەموو ئەمفیتامینەکان کە ئەمانە هوروژێنەرن هوروژێنەرن یعنی کەسەکە ئەهوروژێنن چالاکی زۆرە بێ خەوی کەمە بێ ئەمە ئەمفیتامینەکانن طبعا ئەمە بڵێن لە بازارە هەر یەکە ناوی تایبەتی خۆی هەیە بە پێ ئەو کەسانی بەکارێنن ئەمفیتامینەکان پێم وایە بە کریستاڵ زۆرتر پێ ئەڵێن کریستاڵ کۆکاین هەیە کە زۆر مەترسیدارن طبعا ئەمانە جۆرێکی ترمان هەیە کە ئێمە پێڵێن ئەوانەی کە هەست ئەشێوێنێ کە ئەو کەسە تووشی هەلوەسە ئەکا و بۆ نمونە هەندێک ماوەتمان هەیە کە لە کەتیرە و لە سرێش و لە سیکۆتین و ئەوانایە یا تەنانەت لە هەندێک بۆیە و هەندێک ماوادی کیمیاوی کە بەکارهێنرێت لە پیشەسازی و لە ژیانی ڕۆژانەی هەندێک پیشەکانە ئەمانە ئەتوانی بڵێ هەمووی جگەلەوە ئەتوانی بڵێ ئەمیش هەر زۆر لە ڕاستی ئەمانە هەمویان ترسناکەن ئەم مادانە ئەوەی کە پێڵن ئۆپیاتەکان یعنی هیرۆئین وەکو ترامادۆل حەبی ترامادۆل یا پەثەدین دەرزی پەثەدین کە بۆ ئێشی بە قۆت بەکارهێنرێ لە خەستەخانەکانە بەکارهێنرێ ترامادۆل دکتۆر لەسەر ڕەچەتە ئەینوسێ بۆ ئەو کەسانی کە ئێشی زۆر بە قوتیان هەیە و ئەوەی کە لە ناو بازارە زۆرتر پێ ئەڵێن تلیاک ئەمانە وەکوتم هێڕۆئین تلیاک پەثەدین ترامادۆل اینجا جاری وایە هەندێک دەرمان هەیە بۆ عیلاج بەکارێ بۆ نمونە هەندێک شروبی کۆکە هەیە کۆداین ئەمانە لە ڕاستیا لە هینەکانە ئەفرۆشرێ بە پێڕەچەتەی دکتۆر بۆ کۆکە بەکاریە بەڵام لە هەمان کاتە هەندێک کەس هەیە وەکو مادەی هۆشبەر بەکارهێنێ جگە لەوانە گروپێکی ترمان هەیە لە مادە هۆشبەرە نایاسایەکان ئەوانەی کە پێڵێن کانابینۆئید یعنی ئەوانەی کە پێڵێن حەشیش یا گراس یا ماریڤانە ئەمانە هەمووی یەک ناوە مادە کیمیاویەکەی پێڵێن کەنەبینۆئید و ئەمانە حەشیشن ئەمانە یعنی پۆلێن ئەکرێ لە بینی ئەوانەی کە هوروژێنەرن وەکو ئەمفیتامین و ئەوانەی کە خەولێخەر و ئارامکەرن وەکو تلیاک ئەمانە لەو بینان یعنی لە هەندێک کەسا ئارام بەخش دروستەکە هەندێکی کە زەوق و نوعێ نەش ئەو شتی ئاەتێ ئەمانە بە کورتی یعنی مادە هۆشبەرەکان ئێستا مادە هۆشبەرەکان بوونەتە مەترسی لەسەر هەرێمی کوردستان ئەوانەی کە مەسەرەن بەهۆیەوە تاوان زیادی کردووە یاخود بە شێوەیەکی شتیوە کارەکانی زیاد بوون یاخود توشبوون بە بەکارهێنانی مادەی هۆشبەر چین لە کوردستان کاکە حەشیم لە ڕاستیا ئێستاەوەی کە ئێمە باسی ئەەکەین و لە زۆربەی کەناڵەکانە کە باس ئەکرێ لە ناو مشتەمەعا وەکوتم باسی مادە هۆشبەرە ناقانونیەکانەکرێ وانە چکە باسی وەکوتم مەشروب خواردنوانە هین جگەرە و نیکۆتینوانە باز ناکرێ وانە چکە کێشە نییە نەبووە بە کێشەی گەورە بەڵام مادە هۆشبەرەکان لە ڕاستیا وەکوتم هۆکان ئەتوانی بیکەی بە چەند گروپ بە چەند دەستەیەک لە هۆ بە چەند گروپێک لە هۆکانەوە مەسەلا بەڕێی من ئەبێ ئێمە لە پێشا بڵێن هۆ کۆمەڵایەتیەکان هۆ کۆمەڵایەتیەکان بۆ نمونە بێکاری گەنجان کە بێکارە بن کە پیشەیەکیان نییە هەندێک گەنج هەیە هیچ پیشەیە فێر نەبووە خوێندنی تەواو نەکردووە کرێکارێکەیە و شاگردەکەی ئەوەژ نییە وانە لەبەرەوە یەکێ لە گرنگترین هۆکان لە ڕاستیە چۆن ئەڵەی بێکاری و بێپیشەیی و نەزانینی ئیشکردن کە کەسێک هیچ پیشەیەکی نەبێ و ئەمانە یعنی بەڕێی من چکەی مازانی لە ڕاستیە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زۆربەی هەرە زۆریان هەرزەکارەکانن یعنی تۆ بێ بڵێ لە تەمەنی 14-15 ساڵەوە بیگرە هەتا تەمەنی 24-25 ساڵ ئەمانن یعنی کە زۆرتر مادەی هۆشبەر بەکارێن ئەژنا لە تەمەنی 35 ئەوانەوە کەسیوا بەکاری نانێ مادەی هۆشبەر لەبەرەوە ئەم گروپن کە ئایندەیان نادیارە ئێستەشیان خۆش نییە بێ ئیشن ئیمکانێتیان نییە میهنەیە فێر نەبوون نازانن چی بکەن یعنی ئەچێتە ئەو شوێنەوە ئیتر ئەچێت
خۆی مەشغوڵەکە بە ئەوەی کە پێ ئەڵێن ئەم نێرگەلەوە ئەوانە زۆر جار لە ناو نێرگەلەکە کێشێ بۆ مادەی بۆی هەیە یعنی ئەوەی کە من هەندێک زار بازۆکی کە بڕێک مادەی هۆشبەریان تێدا بەکارێنێت بۆی کە زۆرتر گەنجان بەڵێ ئەتوانرێ بکرێ بە سەرەتایەک یعنی بەتوانرێ بکرێ بە سەرەتایەک چونکەوە تووتنەیتر یعنی لە ڕاستیە ئەو کەسەی کە خاوەنی ئەو شوێنەیە خۆی و وجدانی خۆی و تاکتیکی خۆی ئیتر ئایا هەر تووتنی ئەتیادیە تەباک بەکارێنێ ئایا لەگەڵ تەباکەکە تۆزێ مادەی هۆشبەریشی تیا بەکارێنێ بۆی خەڵک ڕاکێشێ بۆ خۆی من نازانم لە ڕاستیەوە بێ دەستگا ئاسایشیەکان ئەوە هینکەن ڕوونکەن باش باسی هۆکاری کۆمەڵاتی کرد بێکاریوان هۆکارێکی زۆری بۆ نمونە بەڵێ هۆکاری تر لە ڕاستیە هۆکاری کۆمەڵایەتی تر هەیە کە ئەتوانین ڕەبتی کەینەوە بە یعنی بۆ هۆکارە خێزانەکان ینی لایەنی پەروەردە ینی بێگومان ئەگەر باوکودایشێک ینی پەروەردەیەکی باشی مناڵەکانی خۆیان کردبێ نیان هێشت بێ ینی مناڵەکەیان ینی هاوڕێتی هەندێک خەڵکی خراپ بکەن نیان هێشت بێ بسوڕێنەوە بە کۆڵانەوە بە سەرجادەکانە وەنیە و ئامۆژگاریان کردبن و لە مەترسیەکانی مادەی هۆشبەر ئاگاداریان کردبنەوە فێریان کردبن کە مەترسیەکان چین چۆن ئەوانەی کە بازرگانیەکەن بە مادەی هۆشبەرەوە گەنجان ڕاو ئەکەن وەنیە یعنی بێگومان ئەگەر خێزانێک ئاوا مناڵێکی خۆی پەروەردە کردبێ ئەگەری ئەوەی کە تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بێ کەمترە بۆ نمونە لایەنی ڕۆشنبیری ینی تۆ لە خێزانەکان مناڵەکان فێریەوە بکەی هەر لە مناڵیەوە گرنگی بن بە کتێب خوێندنەوە گرنگی بن بە هونەر بە وێژە بە ئەدەب بە شیعر وانە بە ئیشی دەست بە کەسابەت بە پارەپیاکردن بە هەستکردن بە لێپرسینەوە زۆر زەحمەتە گەنجێکی ئاوا کە ئاوا بەم شێوەیە پەروەردەکرابێ زۆر زەحمەتە هەڵبخەڵەتێنرێ و لەلایەن بێوجدانەکانەوە ڕاو بکرێ و فێری هینیکەن فێری مادەی هۆشبەریکەن گروپێکی تر هەیە توانین بڵین ئەوانەی کە کەوابوو ئەگەر لە خێزانێکەوە هاتبێ ئەو کەسەکە ئاوا پەروەردە بۆ شێوەیە نەکرابێ بە کوردەکەی بەرەڵا کرابێ ئەگەری ئەوەی زۆرە کە ئەو ڕێ خراپە بگرێ گروپێکی ترمان هەیە لە هۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەتوانین بڵێ هۆ دەرونیەکانە هۆ دەرونیەکان بۆ نمونە هەندێک کەس هەیە بەڕاستی مادەی هۆشبەر ئەخوا بێ ئەوەی بەخۆی بزانێ نەخۆشی دەرونی هەیە و نەخۆشیە دەرونیەکە نەخۆی ئەزانێکە نەخۆشی دەرونی هەیە و نەکە سوکاری ئەزانێکە نەخۆشی دەرونی هەیە و ئەمانە بە شێوەیەکی وردە ئەو مادە هۆشبەرە بەکارهێنن وەکو عیلاج یعنی خۆی کە ئەنەما عیلاجی خۆی ئەکا بەڵام نازانێکە نەخۆشی دەرونی هەیە بۆ نمونە هەندێک کەس هەیە نەخۆشی شیزۆفرینیان هەیە نەخۆشی شیزۆفرینیان هەیە و نیشانەکانی نەخۆشی شیزۆفرینیا بێگومان زۆرە یعنی کارەکاتە سەرکەسێتی هەستی ئەشێوێ بیرکردنەوەی ئەشێوێ ترسی زۆری بۆ دروستە بێنە ئارامە بێ لەبەرەوە بۆی هەیە ئەمانە فعلەن ئەگەر جارێت تووشی ئەمما دەهۆشبەرە بن تر بەکاری بێنن جگە لە هۆی کۆمەڵاتی و دەرونی بەڕێزت باس هۆکاری سیاسیش لە توشبوون بە مادە هۆشبەرەکان هەیە ینی باردۆخی سیاسی وڵات ئابووری ئەمانە ڕۆڵیان هەیە لە بێگومان ینی ئێمە من کە باسی ئەوم کرد کێشەی بێکاری یعنی ئێستا ئەگەر لە کوردستانە باسی بێپیشەیم کرد ینی نەبوونی پیشە و باسی بێ ئیشیم کرد وانە ئەگەر لە کوردستانە بۆ نمونە بازاڕێکی ئابووری بەڕاستی ئازاد هەبێ کە ئەوانەی کە کاسبن کە سەرمایه‌دارن کە حەز لە کەسابەتەکەن حەز لەوە ئەکەن پرۆژەی بەرهەمهێنەر دروستکەن لە کوردستانە ئەگەر ئەوە هەبێ و حکومەت ئەوانەی کە سیاسەتی ئابووری و دارایی ئەم مجتەمەعە ئەم کۆمەڵە ئەم ناوچەیە داڕێژن هانی ئەم خەڵکانە بن کە پرۆژە دروستکەن و اقتصادی ئەم وڵاتە باری ئابووری ئەم وڵاتە ببوژێنەوە ئەو وەختە ئێستا ئێمە ئەزانین کە دامەزران زۆر کەمە دامەزرانی گەنجان ئەنی لە کاتێکا کە یەکەمەکانی دووهەمەکانی سێهەمەکانی زانکۆکانی کوردستان ئەوە هی 3-4 ساڵی پێشوو دانامەزرێن تەنانەت بۆ نمونە دەرچوانی کۆلیژی پزیشکی ددانەوانەی کا بن بە دکتۆری ددان دەرچوانی کۆلیژی دەرمانسازی ینی ئەمانە خەڵکێکن کە هەرە زیرەکەکانن ئەمانە کە لە ئامادەیی دەرچوون 94 و 95 و ئەوانیان هێناوە تێکڕای نمرەکانیان ئەمانە ئێستا بەشێکی زۆریان زۆربەیان ینی بەوەجبە دانەمەزراون
لەبەرەوە ئەمە هەمووی بووە بەهۆی کابوو لەلایەکەوە دانەمەزران لەلایەکەوە نەبوونی پرۆژەی بەرهەمهێن ئەو پرۆژانەی کە بە هەزاران کرێکار ئیش بکاتیایە و لەلایەکەوە نەبوونی بەڕاستی یا کەمی پەیمانگەی فێرکردنی پیشە. لە ڕاستیە لە وڵاتانە ئێستا تۆ بڕۆ بۆ بەڕێوەبەرایەتی کار لە شارێکی ئەڵمانیا هەر بڕۆ بۆ بەڕێوەبەرایەتێکە یعنی سەدان جۆر پیشە هەیە و تۆ وەکو گەنجێک کە بێ ئیشی ئەچیت بۆ شوێنی پسپۆر لەو بەڕێوەبەرایەتیە مەسەلا نازانی چی هینێ بکەیت چ پیشەیەک هەڵبژێری بۆ نمونە لە شەشی ئامادەیی دەرچوو یا دەرنەچوو یا لە تا سێ ناوەندی خوێنوە ئەبێ ئیشکەی حکومت بانکەکە یعنی ئەبێ ئیشکەی بێ شتێ بکەیت ئەی نابێتەوە لە ماڵەوە دانیشیت بسوڕێتەوە لە چاخانەکان دانیشی نابێ بانکەکە وەرە بە چیەژی چیەکەی داوەتێکە بێ بێت نی نابێ نەچیت کە ئەچیت بۆ نمونە بەجارێ هەر پیشەیە ڤیددیۆیەک شریتێکی ڤیددیۆیی هەیە لە بەرامبەر شاشەیەکە ئەتوانی خۆدا ڕۆی ئەگەڕێی ئەمە پیشەی سەرتاشیە ئەمە دارتاشیە ئاسنگەریە ئەلکترۆنیاتە سەعات چاکردنە ئەو هەموو پیشەیەکە لە دنیا هەیە بۆ خۆت یەک هینەکان دەرێنی فلیمەکە دەرێنی لەبەردەم شاشەکە ڕاوەسی دانیشی سەیرەکەیت و بزانی ئایا ئەم پیشەیە ئەوەیە بۆ تۆ و ڕاوێژکار هەیە ڕاوێژکاری پیشەیی هەیە ڕاوێژکاری کارکردن هەیە هەمووی ئەمانە یارمەتی گەنجانەیە ئەوەی حەزەکە فێری پیشە بێ فێری پیشە بێ بچێتە پەیمانگەی فێربوونی پیشەکە عادەتەن بەلای کەمەوە 3 ساڵە هەیە 2 ساڵ 3 ساڵ و ئەوەشی کە هیواژ هەیە ئەڵێ بتاقەتی ئەمەم نییە ینی بخوێنم ئەمە ئیشکەم کرێکار بم بڕم بە کرێکاری خەباتە بە کرێکاری بینا ئەو وەختە ئەو ڕاوێژکاری کارە لە بەڕێوەبەرایەتی کار یارمەتی ئەیە پێی ئەڵێ چۆن فێر بێ مقابلە بکە چۆن بگەڕێ بە دوای ئیشە ئەمانە هیچی لە کوردستانە نییە ئەمانە هیچ شتێکی لە کوردستانە نییە لەبەرەوە ئەبینین ئەو بێکاریە گەورەیە کە هەیە ئیتر خەڵکی گەنجی ناومێت کردووە ئەیبینین بەشێکیان هەیە بەڵێ ئەگەر میوانەکەی هەولێرمان ئامادە بێ بەڵێ کاک سەرمان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان دەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئامارەکانی مادە وەژبەرەکان ئێوە و ڕێکخراوێک کە لە بوارە کار دەکەن ئامارەکان چین و ئایا ئامارەکان مەترسیدارن؟ بەداخەوە کاک حەچیم سڵاو لە بەڕێست و لە میوانە بەڕێزەکەتان بخۆی با بڵێن بڵاوبوونەوەی مادەی وەژبەر دیاردەیەکی جیهانیە پەیوەندی باڵکەوتی جوگرافیەوە هەیە بەوەی ئەوەی هەرێمی کوردستانیش کەوتۆتە سەر ئەو هێڵەی کە وەکو هێڵی ترانزیت بۆ گواستنەوەی باڵێن بازرگانیکردنی مادە وەژبەر بەکاردێت بەداخەوە ئامارەکانی بەکارهێنان و بازرگانیکردن لە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە ئەگەر من ئامارێک بۆ بەڕێستان ڕابگەێنم لە شاری هەولێر و سلێمانی لە ساڵی 2006 کە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی مادە وەژبەرەکان دامەزراوە ئەو ساڵە تەنها 30 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی وەژبەر دەستگیر کراون ئەگەر بێت و ماوەی 10 ساڵی ڕابردوو بۆ نمونە ساڵی 2009 27 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە وەژبەر دەستگیر کراون بەڵام تەنها لە 6 مانجیەکەمی ئەم ساڵ واتە ساڵی 2009 651 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە وەژبەر دەستگیر کراون ئەم ئامارە پێمان دەڵێت کە ڕێژەی ئەو کەسانەی بازرگانی بە مادەی وەژبەر دەکەن و هەروەها ڕێژەی بەکارهێنەری مادەی وەژبەر لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. بەڵێ زۆر باشە بەس هۆکارەکانی زیادبوون ئەوەندەی کێوە دیقەتتان دابێ هۆکارەکانی چییە کە مەسەرەن ساڵ دوای ساڵ بەکارهێنانی و بازرگانیکردن زیاد دەکات؟ هۆکارەکان بەڕێز دکتۆر ئاماژەی بە هەندێک لە هۆکارانە کرد هۆکاری سەرەکی دەتوانین بڵێن وەکو باسم کرد ئەو هەڵکەوتە جوگرافیە کە هەرێمی کوردستان کەوتۆتە سەر ئەو هێڵە ترانزیتەی کە بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر لە ڕێگەی وڵاتانی ئێران و ئەفغانستان کە لێرە هەرێمی کوردستان وەکو هێڵێکی ترانزیت بەکاردێ بۆ گواستنەوەی ئەو مادانە بۆ وڵاتانی کەنداو هەروەها ئەگەر بین لە واقعی هەرێمی کوردستان بڕوانین لە ماوەی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان تووشی با بڵێن قەیرانی دارایی و بێکاری بۆ کامەیەکێکە لە هۆکارەکان هەروەها با بڵێن کاریگەری لاساییکردنەوە کە یەکێکە لە ئەوەی کە با بڵێن مادە وەژبەرەکان ڕووی لە زیادبوون کردبێ هەروەها
ئێمە لە هەرێمی کوردستان کێشەیەکی سەرەکیمان هەیە کە ئێمە یاسایش تایبەتمان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسە. ئەمە ژوای کردووە کە ئەگەر کەسێک بەپێ ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت کە یاسای ژمارە 16 ساڵی 1965 عێراقیە، ئەو یاسایە لە ئێستادا لە عێراق کاری پێ ناکرێت. ئەمە هۆکارێک کە دەتوانین بڵێن بۆ زیادبوونی مادەی هۆشبەر. بۆچی؟ چونکە لە یاساکە با بڵێن چارەسەری دانەناوە. ئێستا دەیان کەس هەن ئالوودەی مادەی هۆشبەر بوون، یان خودت بۆ جارێک مادەی هۆشبەریان بەکارهێناوە دەیانەوێت دەستبەرداری بەکارهێنانی مادەی هۆشبەر بن، ناوەندێکی چارەسەری پزیشکی نییە بتوانن چارەسەری پزیشکی لێوەرگرن. ئەگەر بێت و خۆیان ئاشکرا بکەن بەپێ ئەو یاسایە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر دەکرێن، هەروەها ڕوبەڕووی یاسا دەبنەوە. ئەمە ڕەنگە حاڵەتێکی دروست کرد بە بۆی کەسەکان خۆیان با بڵێن ڕادستی دادگانەکەن بۆی نەگیرێن. بۆیە ئەم حاڵەتە بۆتە هۆی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون بکات. بەڵێ بەس کاک سەرمەندەوەی کە بەڕێز وتت ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان کار بە یاسا کۆنەکەی عێراق ساڵی 1965 دەکەین یا لە 2017 یاسایەک دەرچووە، یعنی کام بە کام یاسایە دەکرێتەوە پێ دوای زەرورە لەم خولەی پەرلەمان هەرێمی کوردستان بێتە خاوەن یاسایەک بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان؟ کاک حەچیم لە هەرێمی کوردستان ئەو یاسایی کە ئێستا کاری پێدەکرێت ئەو یاسایە لە عێراق ڕەت کراوەتەوە. لە ساڵی 2017 یاسای ژمارە 50 دەرچوو لە پەرلەمانی عێراق. ئەو یاسایە کۆمەڵێک خاڵی ئیجابی زۆر باش تێدایە. بۆ نمونە وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان با بڵێن ئیجبار دەکا بەکردنەوەی سنتەری چارەسەری پزیشکی بۆ کەسانی توشبوو، هەروەها کەسانی ئاڵوودەبوو یان توشبوو بە بەکارهێنانی مادەی هۆشبەر لەگەڵ کەسانی بازرگان جیا دەکاتەوە. لە ڕووی حکمی یاسایەکەوە ئەو کەسێک کە با بڵێن مادەی هۆشبەر بەکاردێنێ بە هەمان شێوە سزا دەدرێت، بەڵام ماوەی سزایەکەی لە سنتەری چارەسەری پزیشکی بەسەر دەبات. چارەسەری پزیشکی و دەرونی ئەوەی کە هەیە ئەمە با بڵێن بۆ خۆی بەپێی بڕیاری ژمارە 35 ساڵی 2011 ئەنجومەنی شورا هەموو ئەو یاسایانەی کە تابعی ئیتحادیان هەیە ئەو یاسایانە لە هەرێمی کوردستانیش دەبێت نافز بکرێت، لەبەرەوەی کورد ئەندامە لەو دادگایە. بەڵام تەنها ئەوەندەیە لە پەرلەمانی کوردستان دەکرێت خوێندنەوەیەکی بۆ بکرێ و بکرێتە یاسا پەسەند بکرێ. وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە وەزارەتی تەندروستی کە بە سەرۆکایەتی وەزیری تەندروستی و لایەنە نوێنەری وەزارەتی پەیوەندیدارەکانە لە خولی پێشووی پەرلەمان ئەم یاساییان هەموار کرد و هەندێک دەستکاریان کرد بە زۆرێک لەگەڵ واقعی هەرێمی کوردستاندا بگونجێ، ناردیانە پەرلەمانی کوردستان. بەداخەوە لە پەرلەمانی کوردستان تەنها خوێندنەوەی یەکەمی بۆ کراو، دواتر جارێشتر نەخراوە بەرنامەی کار بۆی پەسەند بکرێت. بۆیە داوا دەکەین لەم خولەی پەرلەمان بە هەر شێوەیەک بێت کە ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکرد، ئەو پرۆژە یاسایە بکرێت بە یاسا و بۆی لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێت. بەڵێ، یعنی ئێستا کار بەکەم یاسایە دەکرێت لە کوردستان کەم کۆرەکانی چین، یعنی ئەو یاسایی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرەکان کاری پێ دەکرێت؟ ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت کاک حەچیم، یاسای ژمارە 68 ساڵی 1965 ئاشکرا ئەو یاسایە لە کاتێکدا دانراوە کە واقع و هەلومەرجی عێراق و هەرێمی کوردستان زۆر جیاواز بۆ لەگەڵەوەی ئێستا. بەپێی راپۆرتی نەتەوەیەگرتوەکان تا ساڵی 2023 عێراق تەنها وەکو وڵاتێکی ترانزیت بووە، بەڵام بەپێی دوایین راپۆرتی نەتەوەیەگرتوەکان عێراق بە هەرێمی کوردستانیشەوە وەکو وڵاتێکی بازرگان و بەکارهێنەر و با بڵێن وەکو وڵاتی ترانزیتە. ئەمە پێناسەی لە راپۆرتی نەتەوەیەگرتوەکان داهاتووە، کەواتە هەڵومەرج و واقع گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەگەر یاسایەک تەمەنەکەی ئەوەن دەبێ حتمما لەگەڵ واقعی ئێستادا ناگونجێ. کەم و کوڕێکەی لەوەدایە ئەم یاسایە کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت کەسی بازرگان و بەکارهێنەر وەکو یەک سیر دەکات کە لە ڕوانگەی ئێمە و لە ڕوانگەی با بڵێن دکتۆریش وەکو کەسێکی پسپۆر، ئەو کەسەی کە با بڵێن مادەی هۆشبەر بەکاردێنێت دەبێ وەکو نەخۆش مامەڵێ لەگەڵدا بکرێن، نەک وەکو تاوانباریان وەکو تۆمەتبار. بەڵام بەداخەوە ئەو یاسایە کە لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت جیاوازی لەنێ ئەوانە ناکات، تەنها جیاوازی لە شێوازی حکومەکەیدا هەیە. ئەویش ئەوە یەک با بڵێن ئەو کەسەی کابازرگانە سزای لە سێدارەدان بەسەردا لەسەر پێندرێ، بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان کار بە یاسای سزادان ناکرێت. ئەوەیە کە حکومەکەی گۆڕاوە بۆ سزای هەتایی، هەروەها ئەو کەسەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەریشە بەپێی ئەو بڕەمادەی کە دەستی بەسەردا دەگیرێت لەگەڵیدا دادوەر بڕیا لەسەر کەیسەکەی دەداواتە ماوەی حکومەکەی دیاری دەکا. یعنی ئەو ماوەیە هەردووچان هەر لە چاکسازی با بڵێن هەر لە بەندیخانە ماوەی بەند سزاکەیان بەسەر دەبن.
کە بۆ خۆی نابێت لە ڕاستی داوا بێت دەبێت ئەو کەسەی کە بازرگانە ئەوە با بڵین وەکو تاوانبارێک سیر بکرێت دەبێت بە تونترین شێوە سزا بدرێت بەڵام ئەو کەسی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە دەبێت وەکو نەخۆش مامەڵی لەگەڵدا بکرێت سزا بدرێت بەڵام دەبێت ماوەی سزایەکەی لە سنتەرێکی چارەسەری پزیشکی دەرونی ماوەی با بڵین ماوەی حکومەکەی بەسەر ببە ئەمەیە جیاوازی نێوان ئەو یاسایی کە لە عێراق پەسەند کراوە ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستاندا کاری پێ دەکرێت ئەوەش ینی دەستگا لە هەرێمی کوردستان ئەو یاسایە ئەوەیە کە با بڵین لایەنی جێبەجێکاری ئەم یاسایە تەنها دەستگا ئەمنیەکانن ئەویش کەسەکە دەستگیر دەکەن و پەراوی لێکۆڵینەوەی بۆ دەکەنەوە و ڕەوانەی بەردەمی دادوەری لێکۆڵینەوە دەکرێت دادوەر بڕیا لەسەر کەیسەکە دەدات واتە لایەنە پەیوەندیدارەکانی تر زۆر ڕۆڵیان نییە لە جێبەجێکردنی ئەم یاسایە بەڵە سوپاس دەکەم کاک سەرمەند دواتەگرم و لای بەڕێز دکتۆر ژات سەبارەت بە مەترسیەکانی لە ڕووی ئاسایشینەتەوەییەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی تەندروستیەوە مەترسی و مادانە چین لەسەر کۆمەڵگەیە وڵا زۆر بە کورتی پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکە ئەوەی کاک سەرمەند وتی زۆر ڕاستە و بەڕاستی هیوادارم ئەوان وەکو ئەو ڕێکخراوە ڕێکخرای ڕۆشنبیری و هۆشیاری دژی مادەی هۆشبەر فعلەن ئەمە بجوڵێنن ینی ئەبێ ئێوە بەرپرسیار ئێسەیەکێکن لە بەرپرسیارەکان ئەم ڕێکخراوە کە ئەمە یعنی پەیوەندی بکەن بە پەرلەمانی کوردستانەوە و بەڕاستی یاسای 68 بەڕاستی یاسایە کە یعنی ئەبێ هەر نەهێڵرێ ینی بە چ معنایەک ئەو کەسی کە بازرگانیەکە بە مادەی هۆشبەرەوە لەگەڵ ئەو کەسەی کە قوربانیە و نەخۆشەکەی لە یەک زیندان نابێ کارەساتە یعنی ئەمە ینی شێکی ئەسڵەن عیبە یعنی نەخۆش سیر و لەگەڵ تاوانبارە وەکو یەک یعنی لە یەک زیندان نابن و ئەمیش حکم بدرێ و ئەویش حکم بدرێ لەبەرەوە فعلەن و ئەو یاسای عێراقیش لە ڕاستیە یاسای ژمارە 5 بەڕێی من ئەبێ پەرلەمانی کوردستان نابێ ئەو یاسای وەکو خۆی یعنی بیزەبت وەکو ئەوە وەرگێ بۆچی چونکە لەوەشە یعنی لە ڕاستیە تۆ ئەوی بڵێ یعنی بەکارهێنەر هەر حکم بدرێ بەڵام حکومەکە لە سێنتەرێکی چارەسەری دەرونیا بکرێ ئەوەش هەر غەڵەتە بۆچی چونکە یعنی معنای تۆش هەر حکمدا و بە زۆر ئەتەوێ عیلاجیکەی بەڵام عیلاج بە زۆر ناکرێ ینی تۆ ئەبێت لە ڕاستیە ئەمە بیتە دەست پزیشک و بەتایبەتی پزیشکی دەرونی و ڕاوێژکاری کۆمەڵایەتی ڕاوێژکاری دەرونی ئەبێ ئەمانە ئەم نەخۆشانە عیلاجکەن و بە زۆر و حکموانە نییە کەوا بۆ ئەو یاسایش هەر یاسایشی پڕکەم و کورتیە یعنی بەڵام هەرچی چۆنە بێ لەوەی ئێمە باشترە باشستان بە کورتی پێویستمان بە یاسایەکی نوێ و هەیە بۆڕبوونەوە بە تەکید یعنی سوود لەو یاسا تازەی ژمارە 5 پەرلەمانی عێراق وەرگرین بەڵام یعنی گۆڕانی تیا بکەین و باشتری بکەین اینجا لەسەر یعنی زیانەکانی لە ڕاستیە هەر بۆی تەواو شتەکان باسکەین لە ڕاستیە یەکێ لە هۆکانی ئەوەی کە بۆشی بەکارهێنانی مادەی هۆشبەر زۆر بووە ئەتوانی بڵێ بەڕاستی ئەبێ پرسیار لە دەستگاکانی بەرپرسیار بکەین پۆلیس و ئاسایش و دەستگانی هێنەکان کە مەفروزە ئەمانە بەرەنگاری مادەی هۆشبەر بنەوە ئۆکەی دەستخۆشیان لەکەن ئەوەی کە ئەبینین ئەیگرن لێرە و لەوێ بەڵام بەڕاستی وا دیارە هێشتا کەم و کورتی هەیە هێشتا بۆشایی هەیە هێشتا کەلەبەر هەیە کون و کەلەبەر هەیە کە لەوێەوە نەژوورێ و ئەوە لە ڕاستیە ئەبێت یعنی وەکوتم دەستگاکانی ئاسایش و پۆلیسی بەرپرسیار لە بەرەنگاربوونەوەی کەلەبەری وەکوچی هەیە بەڵێ کون و کەلەبەری وەکوچی بەڵێ من لەو بڕوایم یعنی ئەبێ گومانی ئەوە بکەین کە چاولێپۆشین هەیە ئەبێت تەنانەت گومانی ئەوە بکەین کە خەڵکانێک لە پشتی ئەم بازرگانیەوەن چونکە کاک حەکیم ئەم بازرگانیە ملیۆنەها دۆلاری قازانشتیایە ینی پڕ قازانجە لەبەرەوە بەداخەوە ئێمە سەردەمەکە سەردەمی قازانجە سەردەمی مادیە لەبەرەوە ئەبێ گومانی ئەوە بکەین کە ئەوانەی لە پشتی ئەم بازرگانی مادەی هۆشبەرەوەن هینن ئەبێ گومانی ئەویان لێ بکەین کە خاوەندە سەڵاتەکانە بە شێوەیەک لە شێوە ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر
شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز، فانسینێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زاری کرد سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیتەوە ویسمەوە لای کاک سەرمەد سەبارەت بەوەی کەوتت پێ دوایە بەرپرسی باڵا لە پشت زیادبوونی بازرگانێکی بە مادە هۆشبەرەکانەوەی لە وڵاتانی دنیا مافیا هەیە. لە کوردستان مافیا دروست بووە، مافیای مادەی هۆشبەر. لە ڕاستیە خۆی مافیا یعنیشی یعنی تاوانی ڕێکخراو، ینی بە نیظام تاوان ئەکرێ. لەبەرەوە بەڵێ بێ و گومانە بکەین، یعنی ژینا مەسەلە ئەو هەمووە بڕە زۆرەی کاک حەکیمیانی قاچاقیکردنی مازانین ئێران یعنی ئەو دەرگا فراوانە گەورەیە کە لێوە یەتە ژوورێ بەگشتی ئێران ئیتر ئایا لەوە لە ئەفغانستانەوەی و ئێران خۆشی تیا ئەڕوێنرێ ئەو مادە هۆشبەرانە زۆریان. باشە ئێمە یعنی سنوورێکی دوور و درێژمان هەیە وانە لەگەڵ هینا لەگەڵ ئێرانە. لەبەرەوە ئەم سنوورانە یعنی پاسەوانەکانی سنوور ئەبێ دەور ببینن گەورەکان، یعنی ئەوەی کە لیوایە، ئەوەی کە مەسئولی گەورەی پێشمەرگەی لەو ناوچانە، ینی ئەمانە ئەبێ ورد مراقبەی ئەمانە خۆیان بکرێ، بزانین ئایا ئیشەکان بەباشیەکەن. وەکو وتم جگەلەوە مەسلەی دەستێوەران لە دادگاکانە، ئەنی دەستێوەران هەیە لە دادگاکان. لەبەرەوە کە هیچێک بۆ نمونە بازرگانی گومانی ئەوی لەکرێ بازرگانێکی گەورەی مادەی هۆشبەرەوە یا تەسهیلی کە ئاسانی کە یا چاو بپۆشێ. ئەنی ئێستا تۆ تەسەوەر یەکێ مەسئولێکی گەورە بێ لەسەر سنوورێک، ناوچەیەکی گەورە 50 کیلۆمەتر سنووری بینی ئێران و کوردستان. ئەگەر ئەمە مەسەلا چاوپۆشی بکە لەوەی کە بڵێ ئەم هەفتەیە گوێمێنێ، ینی پاسەوان نیش نەکەن مشکیلە نییە. یعنی ئەمە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ڕێگە ئەیە، یعنی تەختیتە پلانە کە بەهۆسی خۆی بێتە ژوورێ لەو ماوەیە. لەبەرەوە اینجا بڵین خەڵکی بەرپرسی گەورە سزان نەدراوە لەسەر مادەی. من ئاگادار نیم، نازانم، بەس بڕوا ناکەم، هین ناکرێ، نایڵن، یعنی نایڵن. اینجا هەر لەسەر مەترسیەکانی دەگرم وڵای بەڕێز باشمە لای کاک سەرمەد بە یارمەتیتان. کاک سەرمەد بەڕێز سەبارەت بەوەی کە باس کرد کە لیژنەیەک هەیە، لیژنەی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان، تەنها سەراستی وەزارەتی تەندروستی بڵین سەرپەرشیدەکایە پێویستی بە بەر فراوانترکردن نیە، یاخود بەڕێز بۆچی پێ دوایە تەنها مەسەلەن دام و دەستگا ئەمنیەکان لە مڕوە ڕۆڵ دەگەین؟ ئایا هەرکێکی هەمەلایانە نییە کە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان؟ بەڵێ بخۆی بە پێی بڕیارێک لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری تەندروستی و بە ئەندامەتی لایەنە نوێنەری وەزارەتە پەیوەندیدارەکانی تێدایە، هەروەها نوێنەری دەستگای ئاسایش لە سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی هەولێر ئەندامن لەو لیژنەیە. بەڵام با بڵێن دەسەڵاتەکانی ئەم لیژنەیە تا ئاستێک سنووردارە. ئەوەی کە هەیە با بڵێن ئێمە پێمان باشە یا خۆت پێشنیارمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانیش لەسەر خەت بووینەوە، هەوڵ دەدەین لەبەرەوەی بە خۆتان دەزانن پەرلەمانی کوردستان و کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان دواکەوت. ئێمە لە بەرنامەماندایە لەگەڵ لایەنە لیژنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان سەردانیان بکەین
پێمان پێشنیاری خۆمان بخەینەڕ وەکو دکتۆر باسی کرد ئێمە لە هەوڵداین کە بە هەر شێوێک بێت لەم خولەی پەرلەمان ئەو یاسایە با بڵێن ئەو پرۆژه یاسایە بکرێ بە یاسا ئێمە پێشنیاری ئێمە بۆ ئەم لیژنە باڵایە ئەوەیە کە لە زۆربەی وڵاتانی جیهان لیژنەی باڵای بەرەنگاربوونی مادەوەژبەرەکان لەلایەن خودی سەرۆکوەزیران یاخود سەرۆکی وڵات سەرۆکایەتی دەکرێەوە ئەندامان تێدا وەزیرە پەیوەندیدارەکانن لەگەڵ ڕێزم بۆ ئەو لیژنە باڵایی لە هەرێمی کوردستاندا هەیە لیژنەکە با بڵێن لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئەندامن تێدا ئەم لیژنەیە با بڵێن بەرەنگاربوون و مادەوەژبەرەکان پێویستی بە بڕیاری یەکلاکەرەوەیە یعنی بۆ نمونە ئەم لیژنەی لە هەرێمی کوردستان هەیە زۆر جار پێویست ڕەنگە دەسەڵاتەکانیان سنووردار بێ نەتوانن کۆمەڵێک بڕیار بدەن بەڵام ئەگەر سەرۆکوەزیران یاخود با بڵێن سەرۆکی هەرێمی کوردستان خۆی سەرۆکایەتی ئەم لیژنەیە کرد پێویست ناکات بگەڕێتەوە بۆ سەروی خۆی وە خۆی خاوەن بڕیار دەبێت لەو لیژنەیە بۆیە دەکرێت کۆمەڵێک بڕیاری زۆر با بڵێن توند و زۆر ڕێکاری پێویستی جددی بژیرێتە بەر بۆی با بڵێن ڕێگە لە بڵاوبوونەوەی مادەوەژبەرەکان بگرێت ئەوەی بەڵێ کاک سەرمان سەبارەت بە مەسلەی ئەو مادەوەژبەرانە هیچ ئەوەی کە لە ناوخۆی کوردستان بەرەمێنن یاخود زۆربەیەوەی کە لە وڵاتانی دراوسێەوە دەهێنرێنە هەرێمی کوردستان حاڵەتی وها بووە مەسەلەن چاندنی ئەو مادەوەژبەرانە لە هەرێمی کوردستان تۆمارکرابێت بەخۆی زیاتر وەکو بازرگانی وەکو هێنانە بەڵام حاڵەتی چاندنی شە بووە لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێرەوە لە سنووری پارێزگای دووەک لە سلێمانیش بە هەمان شێوە چێڵگەی تایبەت بە بەرەنگاربوون بە چاندنی مادەی هۆشبەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستی بەسەرداگیراوە بەڵێ ئەو حاڵەتانە هەبووە لە هەرێمی کوردستان بەڵێ ئەی سەبارەت بە زیندانیەکان پێشتر چەند بەرپرسێکی بۆ نمونە بەڕێوەبەرایەتی مادەوەژبەرەکان لە سلێمانی باسییان تەنە زۆرجار لە زیندانەکانیش لە ماوەی ڕابردوو مەبەستم ئاڵوگۆڕ بە مادەی هۆشبەر و بازرگانی پێوە کراوە ئایا زیندانەکانی وەکو پێویست ئەوانەی کە توش دەبن ینی لەوێ چارەسەری پێویستیان بۆ ناکرێت لەوێش دووبارە ئاڵوگۆڕ و بازرگانی کردن بەکارهێنانی مادەی هۆشبەر هەیە کاک حەچیم ئێمە ناتوانین 100% ئەو زانیاریە با بڵین ئەوە پشتڕاست بکەینەوە کە فعلەن بازرگانیکردن یاخود با بڵێن هێنانی مادەی هۆشبەر بۆ نێو بەندیخانەکان هەیە یاخود نییە چونکە ئەو کەسانەی کە با بڵێن مادەی هۆشبەر دێنە ناو بەندیخانەکان ڕەنگە بە شێوازێک بهێنن کە ئەسڵەن با بڵێن دەست بە سەرداگرتنی تۆزێک ئەستەم بێت لە شوێنێکدا لە شاردرێتەوە کە ڕەنگە نەکرێ پشکنینی بۆ بکرێت لەلایەن ئەو با بڵێن پاسەوانانەی کە سەرپەرشتی کاری پاسەوانی لە چاکسازیەکان دەکەن ڕەنگە لێرە و لەوێ هەندێک حاڵەت ڕوویدابێ بەڵام بەو شێوێژ نییە کە هەندێک جار باز دەکرێت ئێمە سنتەری چاکسازیەکان ڕاستە ینی کەم و کوڕی هەیە لە ئیشەکانیان بەڵام کاری زۆر باشیشیان کردووە ئەوەی کە هەیە کاک حەشیم بۆ خۆی بەپێی یاسا دەبێ هەموو سنتەرەکانی چاکسازی پۆلێن بکرێن واتە بە جۆری تاوانەکانیان پێکەوە دابدرێن بەڵام ئەوەی هەبووە لە هەرێمی کوردستان ئەوەی ئەو حاڵەتانەی دروست کردەوە ئەوەیە کە پۆلێن نییە لە سنتەری چاکسازیەکان بۆ نمونە کەسێک لەسەر هەر مادەیەک بگیرێت هەمویان پێکەوە لە شوێنێکدا کۆ دەکرێنەوە ئەمە خەلەلێکە کە هەبووە لە سنتەری چاکسازیەکان ئێمە پێشتریش لەگەڵ بەڕێوەبەرایەتی چاکسازی هەولێر لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە ئەوان پێیان وایە کە پۆلێنکردن لە ئێستادا تۆزێک زەحمەتەوە لەو کاریشیان لەسەر کردووە بەڵام بە شێوەیەکی ئەوە نیە 100% بەپێی ئەو ستاندار دەبێت بۆیە با بڵێن هێنان و بردننی مادەی هۆشبەر یاخود با بڵێن ئالوگۆڕی لە نێو بەندیخانەکان هەتا حدێک هەبووە بەڵام بەو شێوەیە نییە کە باز دەکرێت یاخود بۆ شێوە زەقەنیە کە بە ئاشکرا هێنان و بردننی پێوە بکرێت لەوانەیە چەند حاڵەتێک بوو بێ ڕوویدابێ و ئەویش لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانی نێو چاکسازی دەستی بەسەرداگیراوە سپاس دەکەین کاک سەرمەد دکتۆرە ژاو بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە زیانەکانی دوایش بینە سەر چۆن ڕوبەڕووی ببینی یاخۆ چارەسەر زیانەکان لە ڕاستیە بەپێی ئەو مادەیە کە بەکارهێنرێت بۆ نمونە ئەوەی کە پێڵێن تلیاک ئۆپیاد هێڕۆئین ئەمانە لە ڕاستیە ئەگەر بۆی هەیە ئەگەر کەسەکە بە دەمار لە خۆی با بۆی هەیە یەک دەرزی لە خۆی باو بمرێ یەکسەر بمرێ یا ئەگەر تەنانەت بە هەڵمژین بێ و نەخۆشی تریە بێ بۆ یەکسەر بیکوژێ تەنانەت کریستاڵ ئەوەی کە ئەمفیتامینەکان لە ڕاستیە وەکو ژەهر وایە بۆ دڵ و بۆریەکانی خوێن
ینی زۆر کەس هەیە بە ئەمفیتامین ئەمرێت حسابی ئەمرێت یعنی بەهۆی هینی دڵەوە نەخۆشی دڵەوە نەوعەکانی تر بۆ نمونە کۆکاین و ئەوانە هەر زۆر مەترسیدارن بۆچی چونکە ئەو کەسە والێ ئەکا کە دنیای لێ تێگەچێ بە بە شەرێکی تر یعنی دنیا بە نەوعێکی تر ئەبینێ خۆی بە نەوعێکی تر ئەبینێ و بۆی هەیە یعنی ببێ بە درڕندەیەک یعنی ببێ بە درڕندەیەک تاوانی کوشتنەوەش بەڵێ تاوانی خۆ کوشتن خەڵک کوشتن خەڵک برینارکردن دەستدرێژیکردنی جنسی بۆ سەر خەڵک هەموو شتێک بۆی هەیە لەیان بوەشێنێتەوە لەو حاڵەتانە لەبەرەوە کوتم بە پێی جۆرن ئەو هەندێکی تری هەیە بۆ نمونەوەکو حەشیش ئەوەی کە کەنەبیسی پێڵێن ینی ئەمە بۆی هەیە کەسێتی شخصەکە وردە نایهێڵێ یعنی تەواو ئەمیش ئەیکا بە بەشەرێکی تر کە ئیتر نە بە کەڵکی خۆیە نە بە کەڵکی دنیاە نە بە کەڵکی کەسوکاریە و ئەبێ بەبارێ بەسەر خەڵکەکەشی زۆر بێگومان زیانە ئابوووریەکەی ئەوە یعنی خۆ دەزانی ینی ئەمانە بە تایبەتی گەنجانن و هێزی کاری گەنجانی تر کاری تێەکە و وەکو وتم هەندێکی تریان هەیە وەکو لە ئەبێ ئەوەش هەر بە مادەی هۆشبەر حسابکەین بۆ نمونە ئەو هەندێک دەرمان هەیە کە دکتۆر ئەینووسێ یا لە سەیدەلیەکان ئەفرۆشرێ بۆ نمونە حەبی خەو ونیە حەبی خەو ئەنی حەبی خەو و حەبی هەندێک حەبی تایبەتی هەیە کە دکتۆری دەرونی ئەینووسێ و هەموو دکتۆرەکانی تریش ئەینووسن حەبی دژی ترسی بەقووەت حەبی دژی خەو حەبی دژی خەوزڕان بۆی کەسەکە زوو خەویلەکەی ئەمانە لە ڕاستیە ئەمەش مشکلەیە ئەینجاری وایە دکتۆر ناینووسێ بەڵام تەزویری هینەکەیەکەن ڕەچەتە ئەکەن بە ناوی دکتۆرەوە ئەینووسن یا بەداخەوە جاری وایە عیادەکانی لاکۆڵان ئەیفرۆشن یا هەندێک سەیدەلی هەیە دەرمان ساز هەیە بۆ مەسلەی تیجارەت و پارەی خۆی و بازرگانی و ئەوانە بەبێ ئەوەی ڕەچەتەی دکتۆر هەبێ ئەچی حەبی خەوە فرۆشی ئەم بابەتەشمان هەیە ئەی چارەسەری ڕوبەڕووبوون و لە کوچاوەکو پێویستە ینی خۆشخانەی تایبەت یاخود دەبێت چۆن ڕوبەڕوو بەڵێ لە ڕاستیا ئەوەی کە سەرمەد شتێکی وت کە یعنی گوایە ئێمە شوێنی عیلاجمان نەبێ نا کاک سەرمەند بینەری بەڕێز ناوانە لە ڕاستیا ئێمە سێنتەرمان هەیە ئێمە نەخۆشخانەی تایبەت سەیری کە ئێمە چوار پارێزگامان هەیە ئۆکەی لە هەڵەبجە ئێمە نیمانە بەڵام لە دهۆک و لە هەولێر و لە سلێمانی سێنتەر و بەشی دەرونیمان هەیە و لەو بەشی دەرونیە ئێستا ئێمە هەمانە لە سلێمانی دڵنیام لە دهۆک و لە هەولێری شوێنی تایبەتیمان هەیە لەناو بەڵێ لەناو سێنتەرێکی تایبەت بێ نەخۆشخانەی تایبەتمان نییە نەخۆشخانەی تایبەتمان نییە بەڵام ئێستا ئێمە شوێنمان هەیە چارەسەری ئەو کەسانە بکەین کە ڕاهاتوون بە مادەی هۆشبەر وە لە وەکوتم لە بەشە دەرونیەکانی خەسەخانەکانە لە هەولێر و لە دۆک و لە سلێمانی بەڵام ئەمانە چۆن ئەگەنە لای ئێمە لە ڕاستیە ئەمانە بێ بچم بۆ لای دکتۆری دەرونی و دکتۆری دەرونی و ئەبێ ڕازگۆ بن بە پلەی یەکەم ئەبێ کە سوکارەکەیان پێیان عیب نەبێ کە مناڵەکەیان تووشی مادەی هۆشبەر هەبووە سۆزیان هەبێ بەزەیان بەتاوانی دیارە بەڵێ بێگومان و ئەمانە ئەخە زۆر گرنگە جاری وایە تەنانەت خێزانەکە خۆشی بەتاوانبار سەیری ئەم نەخۆشانە بە وەکو نەخۆش سەیری ناکە بەتاوانبار بە بێڕەوش بە بێ ئەخلاق بەم نوع سەیریەکەن کە ئەمە هەڵەیە بێگومان لەبەرەوەکەوە بۆ بێ خێزانەکان خۆیان چۆنەڵێ ڕێز و شکۆ بجێرنەوە بۆ ئەم ئەندامەی خێزانەکەیان بڵێ نەیعنی ئەمە گوناحە مە زەحیە نەخۆشە خۆیان بیبن بەڵێ ئێسێمە سەرەوەش بە کورتی ئەبێ خۆیان دەستیان بگرن تەژیعیان بکەن بیان بن بۆ لای دکتۆری دەرونی و لە ڕاستە باشترین محەتە دکتۆری دەرونی کە گەشتە لای دکتۆری دەرونی ئیتر لەسەر ئەوە چی ئەکا اینجا بەنسبەت نیشانەکانی لە ڕاستە بەڵێ زۆر بە کورتی نیشانەکانی یعنی وەکوتم مادەی هۆشبەری بەپی بەکارهێنەرەکەیەتی مەسەلا ئەوەی کە تلیاک و هێڕۆئین و ترامادۆل و ئەوانە ئەخوا ئەمانە هیچ سست ئەبن هێواش ئەبن گەنجێکە هیچ هێز و توانایشی نامێنێ زۆر ئەخەوێ زۆر دانیشێ زۆر لە ماڵەوەی ناتوانێت ئیشکا ناتوانێت هیچ مەسئولیەتی وەرگێ ئەوەی ئەم فیتامینەکە ئەخوا هارە بێت تێگەی خەوی لێ ناکەوێ هارە بێت تووڕە ئەبێ زۆر تووڕەیی بەشێکی زۆر گرنگە لەو مەسەلانە تووڕەیی دەستوەشان نامشتان سپاس دەکەم کاک سەرمەد لەسەر چارەسەرەکە وەکو پێویستە یاخود ینی ڕوبەڕووبوونەوە لە کوردستانە وەکو پێویستە لاست ئەم دیاردەیە خود دەبێت چی بکرێ بۆەوەی کە کەم بکرێتەوە
بەڵێ ئیزافەتەن لەسەر قسەکانی دکتۆر ئەوەی لە هەولێر و سلێمانی دوهۆکەیە تەنها سنتەری چارەسەری پزیشکی دەرونیە تایبەتە بە نەخۆشەکانی دەرونی ئەو کەسانی کە با بڵێن مادەی هۆشبەر بەکاردێنن دکتۆر باسی کرد وەکو با بڵێن حاڵەتی دەرونی مامەڵیان لەگەڵدا دەکرێت بەڵام لە کاتێکدا ئەمە دوو بەشە حاڵەتی پزیشکی و حاڵەتی دەرونیشی لەگەڵدایە لە ڕۆی پزیشکێکەوە وەک پێویست چارەسەر ناکرێن ئەوەیە تۆ ئەگەر بتوێت کەسێک لە با بڵێن بەکارهێنانی مادەی هۆشبەر دوور بخەوە دەبێت قۆناغێکم ئەوەیە لەشی کەسەکە پاک بکرێتەوە لە مادە هۆشبەرەکان ئەوەی کە هەیە تەنها وەکو حاڵەتی دەرونی مامەڵی لەگەڵدا دەکرێت من ناتوانم بۆ هەولێر ئەوەیە کە باسم بەڵام من ئەوەندە دەڵێم ئەوەی کە دکتۆر بەڵێ بگورە فەرموو کاک سەرمەد بەڵێ بەڵێ فەرموو کاک سەرمەد من دەمویست ئەوە بڵێم ئەگەر کات ما بێت کاک حەچی ئەگەر بە کورتی بێ لەسەر چارەسەرەکان ڕوبەڕووبەکان پێویستە لە هەرێمی کوردستان چەند هەنگاوێک بگرینە بەر بۆی با بڵێن بەڵێ چەند هەنگاوێک بگرینە بەر ئەوەی کە زۆر گرینگە ئەم پرۆژه یاسایە لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێ هەروەها لیژنەیەکی باڵا بۆ بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان دابدرێ هەوڵ بدرێت دەستگایش تایبەت بۆ بە ناوەندکردنی دەرمان دابدرێەوە ئەو دەرمانخانە لا کۆڵانەکان دابخرێ بۆی کە نەبێتە هۆی بڵاوبوونەوەی زیاتری مادە هۆشبەرەکان و هەروەها وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە هەوڵ بدرێ وشیاری لە نێو تاکەکانی کۆمەلگا بڵاو بکاتەوە چونکە ئاشکرایە مامۆستایانی ئاینی زۆر جەخت لەو حاڵەتانە دەکەنەوە کە دکتۆر لە سەرەتادا باسی کرد وەکو مەشروب و جگەرە و نێرگە لە ئەو حاڵەتانە باز دەکرێت لە وتاری هەینی مامۆستایانی ئاینی لە کاتێکدا ئەمە بە یاسا ڕێگە پێدراوە زیانیشی هەیە زۆر جەخت لە بەکارهێنانی مادەی هۆشبەر ناکەن یاخود باز لە بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان ناکەن لە کاتێکدا هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی یاساییشەوە قەدەغە کراوە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا پێویستە ڕۆڵی خۆیان ببینن لە ناوەندەکانی خوێندن قوتابیان و خوێندکاران وشار بکەنەوە لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان هەروەها وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە هەڵمەتی وشیاری بڵاو بکاتەوە هەروەها سانسۆر لەسەر ئەو با بڵێن ئەو ئەفلام و ئەو مسەلسەلاتانەی کە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بڵاو دەکرێنەوە سانسۆریان لەسەر دابنێ نەبێتە هۆی هاندانی تاک بۆی با بڵێن بڕوات شێوازی مادەی هۆشبەر یاخود مەشروبات بەکاربێنێ کە ڕەنگە ڕێگە خۆش بک بۆی کە حاڵەتی مادەی هۆشبەر بەکاربێنێ سپاس دەکەم کاک سەرمەند دکتۆر خولەکێکیش بۆ بەڕێز لەسەر چارەسەر ڕوونی کەمەوە یعنی ئێستا بۆ نمونێمە لە سنتەری دەرونی لە نەخۆشخانەی سلێمانی سنتەری دەرونیمانەیە ژووری تایبەتیمان هەیە بۆ پاکردنەوەی ئەو کەسانی کە مادەی هۆشبەریان خواردووە جەستەیان پاکرێتەوە و تەنانەت چارەزانی تایبەتی دەرونیمان هەیە ئەین ڕاوێژکاری دەرونیمان هەیە کە بە تایبەتی لەگەڵ ئەمانە قسەکە و عیلاجەکە خاص بۆ ئەمانەیە کەوا بۆ هەیە یعنی باش بەس ڕوبەڕوومە کلاسی پێویستدانیە نازان بۆ شوێنەکانێتتر اینجا بە نسبەت بەرەنگاربوونەوەی لە ڕاستەیە کاکسەرمەندی شارەتی بە زۆر شت کرد بەڕێی من لەلایەنی ئاسایشەوە زۆر گرنگە فیلەکان حوتەکانی پشتەوەی بازرگانە گەورەکانی کوردستان ئەوانە بگیرێن ئەوانە بێنرێنە دادگا و سزای قورس بدرێن ئەوانن یعنی و ئەوانە تا ئێستا ئێمە نەمان بینیوە ینی نەمان بینیوە بازرگانێکی گەورەی کورد کە بازرگانی بکە بە مادەی هۆشبەرەوە بگیرێ و حکم بدرێ و بناسرێ بە خەڵک بەڕێی من ینی کە تۆ دەرگاکانە داخست وانە کە تۆ قورسی کرد بۆ گەنجێک بچێ بیکڕێ ئەمە خۆی لە خۆیان ڕێگەیەکی کارایە بۆ ئەوەی کە تۆ نێڵی بڵاو بێتەوە کەوابوو یعنی لە ڕاستیا ئەمە پرسیارێکی ئاسایشە و پرسیارێکی سیاسیە بە پلەی یەک لە بەرزترین ئاستی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە. سوپاس بۆ بەڕێزان دکتۆر هەژار معروف مامۆستای زانکۆ پسپۆڕی دەروون ئێستا دوی سەرکێڕوە لە هەولێرەوە سەرمەند بەرزنجی کارگەری ڕێکخراوی ڕۆشنبیری و شاری دژی مادە هۆشبەرەکان. سوپاس بۆ بینێرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتانەمە.